تا دێت جموجۆڵی چەکدارانی داعش لە سنووری کەرکوک ڕوو لە زیادبوون دەکات و حکوومەتی عێراقیش هێزی زیاتر ڕەوانەی ناوچەکانی باشووری کەرکوک دەکات. بە پێی زانیاریەکانی پەیام وەزارەتی بەرگری عێراق جوڵەی بە لیوای 34 فیرقەی نوێی مودەڕعە بەرەو کەرکوک کردووە. ئەمەش لە کاتێکدایە لە هەفتەی ڕابردوو چەند جارێک لە سنووری قەزای دبس داعش هێرشی بۆ سەر هێزە عێراقیەکان ئەنجامدا. هاوکات شەوی ڕابردوو لە هێرشێکدا بۆ سەر سەربازگەی کەیوان سەربازێکی هێزەکانی ئەمریکا کوژرا و ژمارەیەک سەربازی ئەمریکی و پۆلیسی فیدراڵی بریندار بوون. بە پێی زانیاریەکانی هێزەی عێراقیەکان کە لە کەرکوک بڵاویان کردوتەوە، هێرشەکەی سەربازگەی کەیوان لە ڕێگای چەند کات توێشایەکەوە ئەنجام دراوە و دواتر ئەنجامدەرانی بەرەو شوێنێکی نادیار هەڵاتون و ئۆتۆمبیلێکی جۆری کیای بار هەڵگر کە بۆ چالاکیەکە بەکارهێنراوە بەجێیان هێشتووە. پەرلەمانتارێکی عێراق نەبوونی هەمانگی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان بە هۆکاری زیادبوونی هێزە چەکدارەکان لە ناوچەکە دەزانێت. ئەمێ لە دەست سەر دوو خاڵی گرنگ قسە بکەم لەسەر وەزعی ئەمنی کەرکوک. دیارە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەمیشە باسیەوەمان کردووە کە کەرکوک و ناوچە جێناوەکان ئەبێت لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیەوە بەڕێوە بدرێ. دیارە زۆر داواکرا و زۆر ئیتیفاق کراوە لە بەغا بووی کە بتوانین ئەو شوێنانە بەیەکەوە بەڕێوە بەرین. دیارە ئەوە هیچێک لە هۆیە سەرەکیەکانە کە ئێستا بینین جموجولی داعش زیادی کردەوە بووە. خاڵی دووەمیان بەش پەیوەندی بەوە هەیە کە لە دوای 1 ئۆکتۆبری ئەم ساڵەوە دیارە جادەی عێراقی جولاوە، وەزعی حکوومەتی عێراق باش نییە، وەزعی دەستگا ئەمنیەکانی عێراق لە بارودۆخێکی خراپدایە و ئەوەش پەیوەندی بەوە هەیە کە داعش ئەبینین لە ماوەی ئەم چەند مانگەی ڕابردووە جموجوڵیان زیاد بووە، نەک بە تەنیا لە کەرکوک، لە شارەکانی تریش. یعنی ئەمە نیشانەی ئەوەیە کە داعش ئەوێ بە شێوەیەکی تر و ئەوانە بتوانێت دەست بخاتەوە ناو شارەکانی عێراق و بەتایبەتی کەرکوک و ناوچە جێناوەکان. بۆیە ئەوەی ئیسایی بینین پەیوەندی بەو دوو خاڵەوەیە. ئێستا بارودۆخی عێراق ناسەقامگیرە و هێزە عێراقیەکانی لە پارێزگاکانی خواروی عێراق بە خۆیەوە سەرقاڵ کردووە. پێشبینی گۆڕانکاری ئەمنی و سیاسی لە عێراق و ناوچە جێناکۆکەکان لە ئارادایە. بە تاکیدەوەی سەر ڕووەدا لەم ناوچانە ئاماژەگەلێکن پەیامێکن کە لە قۆناغی داهاتوودا گۆڕانکاری لەم ناوچەیە لە تەواوی عێراق و بە تایبەتی لەم ناوچەیەدا چی لە شێوەی باڵانسی هێز بێت چی لە شێوەی باڵانسی سیاسی بێ لەم ناوچانە جارێکی تر پێداچوونەوەی بۆ دەکرێت بە شێوەیەک بەپێی ئەو خواستە بێ کە ئێستا ئەو جیهەتە نێودەوڵەتیانە کە گەیشتنەتە قەناعەتێک کە پێویستە لەم ناوچەیە بە و شێوەیە پێڕەو بکرێت. بە تایبەتی ئەگەر ئێمە تەماشای ئەو سیراعە ئێرانی و ئەمریکی و ئەو سیراعە خەلیجی و تورکیە بکەین کە لە ئارادایە هەموو ئەمانە پێمان دەڵێ کە جارێکی تر لە ژێر هەر نایە بێ لە ژێرناوی داعش بێ لە ژێرناوی هەر گروپێکی چەکداری تر بێت جارێتر گۆڕانکاری لەم ناوچانە ڕوودەدات. لە دوای پاشەکشەی هێزەکانی پێشمەرگە لە باشووری کەرکوک لە 16 ئۆکتۆبەر بۆشایی ئەمنی لەو ناوچانە دروست بووە و هێزە عێراقیەکان توانای پاراستنی ئەو سنوورانەیان نییە. هەر بۆیە پاشماوەکانی داعش سوودیان لەو بۆشایی ئەمنیە بینیوە و بەردەوام هێرش دەکەنە سەر هێزە عێراقیەکان. ئەمەش مەترسی بۆ سەر کەرکوک و ناوچەکانی تری باشووری شارەکە دروست کردووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکوک.